من شاناز ڕەفیقم خاوەنی سنتەری کللتور دیزاینم لێرەیە ئیش لەسەر جلوبەرگی کوردی مناڵان و ئیتر لە تەمەنی 6 ساڵەوە جلوبەرگمان هەیە هەتا وەکو هەموو تەمەنەکان نەکرد جلی کوردی لێرە هەموو مۆدێلێکی جل ئەدورین جلی دەرەوە ماڵەوە جلی کوردی یعنی هەموو بابەتەکان ئەدورین و ئیش بۆ دوکاندارەکانی شەکەین بە جملەش ئیشەکەین لێرەیە. لۆدێکی زۆرترمان لەسرە لێرە بۆ جلدورین و ئیتر خواستێکی زۆر لەسەر جلوبەرگی کوردیە لە چاو ساڵەکانی تر چکاتی بەهار و نەورۆز و جەژنەکە هەمووی بەیەکەوەیە زیاتر خەڵک جلی کوردیەکەکە ئیتر لێرەیە زیاتر ئەمساڵ بابەتی کۆڵوانە و کڵاو زۆر خواستی لەسرە بە تایبەت زیاتر بۆ مناڵان خواستیان زۆر لەسرە گەورە شەر حەزیلەیەکە بەڵام زیاتر مناڵ حەز لە کۆڵوانە و کڵاوەکە ئیتر زیاتر بابەتە فۆلکلۆریەکان لێرە زۆر خواستی لەسرە. خۆشبەختانە ئەوانەی کەیەن بۆ لامان لە تقریبا ئەو بۆ 3 ساڵە چێ زۆربیان خواستیان لەسەر جلوبەرگی کوردی فۆلکلۆریە ینی جاران جلوبەرگی کوردیەکانیان تەسکە دووریان بە مۆدێلێکی تازە گەریان تێکەڵە کرد بەڵام ئەو بۆ 3 ساڵە چێ زیاتر بۆ بابەتی فۆلکلۆری ئەگەڕێنەوە حەزیان لێ کراسەکانیان پام بێ کەواکانیان پام بێ شۆخ و شەنگ بن زیاتر خانمانە دەربکەوێت خۆی ماوەی قاوەی باو بوو ئەمساڵ بەڵام ئەکەوێتە سەرخواستی کەسەکان خۆیان حەزیان لە چ بابەتێک بێ حەزیان لە چ ڕەنگێک بێ ئەوە کەوێتە سەرخواستی کەسەکان ناتوانێت ڕەنگەکە دیاریکەین بڵێن بزەبەت هەر ئەو ڕەنگەیە بەڵام بە شێوەیەکی عام قاوەی ئەمساڵ بوو بە ترند بێگومان ئەوانەی کە دێن بۆ لامان پێیان ئەڵێن ئەم ڕەنگە لەگەڵ ئەو ڕەنگە ئەگۆنجێت یان جاری وایە خۆیان کراسێگەێنن ئەڵەن کەوایەکمان بۆ بگونجێن یان بە عەکسەوە کەوایەنن ئەڵەن کراسمان بۆ بگونجێنن یان کۆڵوانە کڵاو ئاوا خۆیان جلوبەرگێنن خۆمان بۆیان ڕێکەخین لێرە یان مناڵ جلوبەرگی حازریمان هەیە بۆ مناڵ هەر مناڵەکە یەنن تر خۆمان کامل ستایلی بۆ ڕێکەخین لەبەر ئەوەی جلوبەرگی کوردی ڕەمزێکی نەتەوەیمانە ئامۆژگاری هەموو خانمانەکەم کە بە ڕێژەیەکی زۆرینە جلوبەرگی کوردی بەکاربێنن لەبەرەوەی ئەم جلوبەرگە تازە بمێنێتەوە و لەناو نەچێت.